ئەمە یەکەم مشتومڕی دیموکراتەکان بوو لەو کاتەوەی هێرشەکانی پاریس و کالیفۆرنیا ڕوویاندا. هێلری کلینتن کە لە پێشەنگدایە و بەرهەڵستە سەرەکیەکەی بێرنی ساندرزی سیناتۆری ڤێرمۆنت هەردووکیان سەنگیان خستە سەر گرنگی شکستپێدانی داعش. من استراتیژیەکم هەیە شەڕی داعش بکەین و شکستیان پێ بدەین بەبێ ئەوەی خۆمان لە شەڕێکی تری زەمینی بگلێنین. استراتیژیە کە داعش لەناو بات، بەڵام ئێمە نەخاتە نێو جەنجێکی درێژخایەن لە جێژاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ساندرز کلینتن فەرمانڕەوای پێشووی مێریلاند مارتن ئۆمالی بۆ چوونی جیاوازیان هەبوو لەسەر ئەوەی ئایا لاچوونی سەرۆکی سووریا بەشار ئەسەد پێویستە بۆ شکستپێدانی داعش. من زۆر نیگەرانم لەوەی خانمی وەزیر کلینتن زیاتر بیر لە گۆڕینی ڕژیم دەکاتەوە هەندێک زۆریش توند بەبێ ئەوەی بزانێت دەرەنجامی نەخوازراوەکەی چی دەبێت. ئۆمالیش دژی گۆڕینی ڕژیم بوو. نابێت ئێمە بڕیار لەسەر دەرچوونی ئەسەد بدەین. لەکوێی دەستور نووسراوە کە ئەمە کاری ئەمریکایە یان وەزیر دەرەوێتی بڕیار بدەن کەی دیکتاتۆر دەبێت بڕوات. بەڵام کلینتن دەڵێت هەردوو ئامانجەکان شیانی هەیە. ئێمە استراتیژیمان هەیە و بەڵێنیشمان داوە شەڕی داعش بکەین کە بۆ ئێمە و بۆ هەرێمەکەش مەترسیدارە و ئێمە لە کۆتاییدا ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتووەکانمان هەیە کە جیهان کۆ دەکاتەوە بۆ گۆڕانی سیاسی لە سووریا. ئەگەر ئەمریکا ڕێبەرایەتی نەکات ڕێبەری تر نییە، بۆشایی سیاسی هەیە. ئێمە دەبێت ڕێبەرایەتی بکەین ئەگەر بمانەوێت سەرکەوتوو بین. کلینتن و ئۆمالی هێرشێکی توندیشیان کردە سەر دانەڵد ترەمپی کاندیدی پێشەنگی کۆماریەکان کە پێشنیازەکەی ناڕزاییەکی زۆری نێونەتەوەی لێکەوتۆتەوە کە هەر موسڵمانێکی ئەمریکایی نەبێت ڕێگای لێ بگیرێت بێتە ئەمریکاوە. ئەو دەبێت بە باشترین کەس کە خەڵک بباتە نێو داعشەوە. ئەوان ڤیدیۆی دانەڵد ترامپ نیشان دەدەن کە چۆن سوکایەتی بە ئیسلام و موسڵمان دەکات بۆ ئەوەی جیهادی ڕادیکاڵی زیاتر پەیدا بکەن. ئێمە دەبێت باس لەو شتانە بکەین کە وەکو خەڵک یەکمان دەخات، ئازادی پەرستن، ئازادی ئاینی، ئازادی ڕادەربرین و نابێت هەرگیز ئێمە بڕوا بهێنین بەوەی دەستبەرداری ئەم ئازادیانە بین بۆ ئەوەی ئاسایشێکی باشترمان هەبێت بە تایبەتی لەلایەن کەسێکی بێتوانای وەک دۆناڵد ترامپەوە. هاوکات دۆناڵد ترامپ کاندیدی پێشەنگی کۆماریەکان لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر هێلری کلینتنی بە کەسێکی درۆزن ناودێر کردووە و داوای کردووە کە داوای لێبوردنی لێ بکات. هەرسێ بەرهەڵستی دیموکراتەکە ڕای جیاوازیشان لەسەر فراوانکردنی خزمەتگوزاری تەندروستی و چۆنێتی کۆنتڕۆڵکردنی چەک و چاکسازی واڵ ستریت هەبوو بە پێی ڕاوەرگرتنەکانی نیشتیمانی کلینتن بە شێوەیەکی بەرچاو لە پێشە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.